گران و بیسەرانی پەیج و ڕادیۆی میلی گەڕیان ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد بێ سڵاوی خوای گەورەتان لێبێ خوای گەورە لە بەڵاو ڤایرۆسی کۆمەڵایەتی و ئابووری و تەندروستی بمان پارێز و بمان خاتە سەر ڕێگای ڕاست و ڕەوانەکەی خۆی خوای گەورە لەشمان ساڵکە ئەولامان ساڵحکە گەورە بچووکیمان بۆ بجێڕێتەوە دادە و کاکە و بابەی ڕیشسپی و دایی لە دایی سەرپۆشسپی بگەڕێنینەوە بۆ ڕێز و حرمەتەکەی ساڵی ساڵان و جاری جاران چونکە مهمترین شت وەکو تەجروبە لە ژیانە دەرکەوت با پشکەینە ماڵی دنیا ڕووکەینە دەمەتەقی و قسەی خۆش و خواردنی خۆش و نەوسنی و هەروەها هاوکاریکردنی یەکتری و دراوسەتی و خزمایەتی و هەروەها هاتوو چۆکردنی یەکتری و دەمەتەقی لەگەڵ یەک و گۆڕینەوەی ڕێز و ئیحترام و گەورە بچووکی لە ناو یەکە و خۆشەویستی گێڕانەوەی خۆشەویستی بۆ ناو یەکتری ئەوەی کە ئینسان دڵخۆشەکە من دەمێک ساڵە هاوارم کردووە پارە و ماڵی دنیا و ئەرز و دۆنم و مڵک و وانە نییە ئەوەی کە ئینسان دڵخۆشەکە ئینسانەکەیە من دەمێک ساڵە وتومە توریقە و پێکەنینێکی باری یاگریان و نازونوزێکی تەنکە هەموو سەروەت و هەموو کللوری سەرزەوی هێنێ بۆیە پێویستە ئێمە ڕووکەینە یەکتری ڕووکەینە خوشک و برایەتی ڕووکەینە ڕێز ڕووکەینە گەورە بچووکی ڕووکەینە دەمەتەقی و قسەی خۆش لەگەڵ یەکتری ڕووکەینە مەجلیسی خۆش بەنەوسنی خۆشەوە و پشتکەینە پارە ئازیزان و خۆشەویستانم هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەکەی خۆتان دەمەتەقەیە لەگەڵ عەریف حەمەتاڵ دەمەتەقەیە لەگەڵ عەریف حەمەتاڵ بە هاوکاری کۆمپانیای ئاوی سلێمانی ئاوی سلێمانی کاکە کۆمپانیایە لە عێراقا کە حەوت شەهادەی عالەمی هەیە بەتەنها لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا 3 شەهادەی بەرز و بەڕێزی هەیە پاشان چۆتە قاڕی ئاسیا و لە وڵاتی ئیماراتی عەرەبی یەکگرتوو 2 شەهادەی بەرز و بەڕێزی هێناوە و پاشان چۆتە ئەوروپا و لە قاڕی ئەوروپا ڕووی کردوێتە وڵاتی سوید و لەوێ شەهادەیەکی بەرز و بەڕێزی هێناوە و پاشان چۆتە وڵاتی نەرویج وڵاتی بەفر لە ئۆسلۆوە تیمێک هەروەکو ئەمریکا و ئیمارات و سوید هاتوونەتە سلێمانی و لە عینەی ئاوی سلێمانیان بردووە و خۆشبەختانە نەرویجیش شەهادەیەکی بەرز و بەڕێزی یاوەتێ وتوێتی ئەشۆبیلا لە ئاوەکەی ئێوە سارتر و خۆشتر و تەرتر و پاراوتر نییە بۆیە ئەوروپاش و ئاسیاش و ئەمریکاش داوایان لە سافی ئاوی سلێمانی کرد کە ئاوی سلێمانی وەک براندێکی عالەمی بنێرێتە مارکەتەکانی ئەوانیش ئێستا ئاوی سلێمانی وەک براندێکی عالەمی لە لەندەن لە سوید لە دوبەی بەردەستە و بەم نزیکانەش ئەیگەێنینە ئەو پەڕی دنیا و ئەمریکاش ئاوی سلێمانی براندێکی سەربەرزانە لە پاڵ براندەکانی تری ئەوروپا و کەنداوی عەرەبی و وڵاتانی ترا شان بەشانی براندە عالەمەکان وەستاوە وەڵێ بزانن مچێم من سلێمانی قەترە قەترە خوێنم لێ چۆڕێ لەبەر ئەوەی سرم دانە نەوانوە بۆیە وریابن بەرم نەکەون با نەخوسێن ئازیزان و خۆشەویستان ماوەتەوە بڵێم ستافە هەرزەکارە خواناسە کاسبکارەکەی دلیڤەریەکەی ئاوی سلێمانی دەست بەکارن ئەو لە شەیان ساغ بێ شەو ڕۆژیان خسۆتە سەریەک بۆ خزمەتکردنی خەڵک تۆ تەنها تەلەفۆنەکەی بۆ 0 1970 0 لە ماوەی چەند دقەیەکە چەند کارتۆنی بوێ چەند کێسی بێ چەند بەڕاد بوێ لە قاتی چەند بێ شوقەکەت لەکوێ بیت ئەیگەێنە دەستی ستافە چالاک و کاسبکارەکەی دلیڤەری ئاوی سلێمانی ئەی ژیان ئافەرم ڕێباز ئەی ژیان ئەجیان کرداتە بەڕۆ بەڵێ بەرنامەکەی ئەمڕۆمان هەر لە ڕقی ئەو مامۆستا عومەر و جەماعەتەکەی بە فەریکە گوێزی هەورامان و کەلانەی کوردەواری و هەنارە خۆشەکەی سازان و عەبابەیلێ و هەڵەبجە و پێشکەشەکەی ئێستا بەردەمی من فەریکە گوێزی هەورامان و هەنارە ئەنتیکەکەی سازان و عەنەب و هەروەها کەلانەی کوردی و
هەروەها ئاوی سلێمانی پێشکەشەکرێ بە شەرەف ڕێبازینەکەنەوە ئازیزان و خۆشەویستان کاک لوقمان عەبدوڵڵا ئەڵێ هەمیشە دوو شت هەیە لە ژیانمدا لەبیرم کردوون و لەبیرم نامێنێت ئەو خراپانەی بەرامبەرم کراون لەگەڵ ئەو چاکانەدا کە کردومە بۆ هەر کەسێک پرشنخان ئەڵێ سلااو لە کاگادی گوڵ سلااو لە ستافە ماندوونە ناسەکەی گەڕیان لە شتان ساغ بێت هەمیشە سەرکەوتوو بن کاگادی جان پرشنخان تۆ خوشکی بەڕێز و خۆشەویستی منی لێوان لێوەکەم ئەڵێ شیرین شیرینن ئەو نیگا نورانەی لە تۆ دێن کاک ئادەم هاشم ئەڵێت ئەگەر بەخت بە پارە بوایە دەبووم بە قەرەز و سواڵی هەموو دنیام بۆ کرد لێوان لێوەکەم ئەڵێ سڵاوی خەسووجیانیش بۆ ئێوە مامە گیان خوا لە یەکتان نەکا پیر و خەڕۆ بن خەبووک و خەسوێکی نمونەیی بن با بڕۆینە لای هەر بە خۆشی ئەم سڵاوی خەسووی لێوان خلیخانەوە ئەچینە لای کاکە بەرزان کاکە بەرزان ئامۆزا بەرزان چۆنی کاکە بەرزان گیان بەخێر بێ یاخوا کاکە زۆر ڕێزمێ بۆ هەموو لایەک زۆر سپاس هەموو لایەکەکەم یاخوا بەخێر بێ کاک بەرزان من ساڵی 2019 نزیکەی مانگی سێ بوو قسەیەکم کرد تەمان من کە شتێک گەڵێم ساحیبی قسەی خۆمم بەڵێ وایە ئەگەر بیرێ بێ لە چێشەنگاوە بەڵێ وابوو ئەمێ بە کورتی باسیەوە بکەم من شتێکم وت زۆر کەس پێی ناخۆش بوو و ئێسەش دووبارەیەکەمەوە گەر هەموو بەرنامەکەش ڕقی لێم بێت و نەک هەموو بەرنامەکە هەموو دنیا ڕقی لێم بێ من ئەو شتە بەڕاز دەزانم بەس خەڵک وازانێ لێکی نایەتەوە بۆیە تەرکیزی نییە ئینسان هەیە کاک هادی کە یەکێ قسەی بۆ ئەکا یەکسەر ئەڵێ بەڵێ 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 هەچ کەس لە قسەکردنا بەڵێ بەڵێ زۆر بەکارێ نانی تێ ناگال لێت لە تۆ لێو تێگا بەڵێ ڕازەکەی وەڵا وایە بەڵێ قسەکە و جوانە وەڵا دەوەرە مناقەشە بکە لەگەڵ ما قسەکەم جوانە چییە من 2019 شتێکم وتم کەسی ناو بەرنامەکەم خۆش ناوێت و وەماوێتی ئەمە نیوەی وەڕقیشم لە کەسیان نییە جوانە زۆر بەڵێ وابوو ئێستا و 100 ساڵی تر لێم بپرسە من ئەوەدا ئەو کەلیمە کەسی ناو بەرنامەکەم خۆش ناوێت و وەڕقیشم لە کەسیان نییە هەمووی وتیان کاک بەرزان وایە و خۆی جیا کردوێتەوە بەڵێ 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 ئێستا و 1000 ساڵی تر من کەسی ناو بەرنامەکە نەک کەسی ناو بەرنامەکە من یەکێکی ناو بەرنامەم نەدیبێ لە خۆمەوە کاگادی من کەسی زەلامی ناو بەرنامەم نەدیبێت لە خۆمەوە چۆن خۆشم بوێ نازانم چییە نازانم خەڵکی کوێ نازانم دەموچاوی چۆنە نازانم ئەتواری چۆنە لە خۆمەوە بڵم بەخوا خۆشمێت و ئینسانی چاکە و تۆ زەلامێ 30 ساڵە ئەی ناسیت خۆشێ ناوێت و هەموو شتێکی پێناڵیت و تاو لەگەڵیا نیت ئەمجاوەرەیەکێک بە ڕادیۆیەکی سەوتی نەدیبێتە نەبزانی ڕەنی نەبزانی ڕووی نەبزانی چۆنە دوو دەقە لەگەڵ دانیشت بیت کەواتە من ئەم قسەیە ئەمە ئاڵم وە بەرنامەکە ئیشەڵا بەرە و سەرکەوتن ڕاکاگادی هەنێک کەم و کورتی تایشتە لە هەچ کەسی ناو بەرنامەکە پرسی بڵێ بەرنامەکە چۆنە هەر هەمویان ئەوە با جوان لێ بێ بە کۆمێن نووس و بە ئینەکانە هەمویان لەڵەن بەرنامەکە لە 100 مەزبوطە بیر ناکەنەوە هەمووی بەڵام بە بەرزان بڵێ بەرزان لەوانەیە 1000 خەلەل لە بەرنامەکە بدۆزێتەوە بۆ جارێ بەرنامەکە هەیە جارێ نییە جارێ 10 دقە دواتر جارێ نیو ساعت زووتر دەست پێکە جارێ 10 دقە لەخیرا جارێ 3 چارەکە جارێ سەعاتێکە جارێ ساعت کەواتەمە پێی ئەوتێ هەڵەی ناو بەرنامە لە نامەبەرەوە هاتووە عەکسیگەرەوە بەرنامە نامەبەر یعنی هەچ کەسە و نامەیەکی خۆی لە بەرنامەکەیە ئەگەیەنێ ئایا ئەم نامەی جوانە خەڵک گوێی لێگرێ گوێی لێ ناگرێ ئێستا من لە ناو مجتەمەع بەچی ئینم کاگادی کە منە بینن خەڵک يعني دقتهم لدورو على أرو الله كاك بردان يعني سيد زلامة كيبينن حسابێکی تری بۆ کەن بۆ دانیشتنوقتە زەلامیژە کەیبینن یەکێ ڕاکە بەم لای یەکێ بەو لای یەکێ خۆی بە مۆبایلەکەەوە مەشغوڵەکە یەکێکی تر پژملیە خودێنێ یعنی حەزمان لەوانەیە بە کاگادی من زۆر شت لێگەیەمەوە هەیە بن باڵیە خودێنێ جۆلەیە خۆ وي بابا بلا بلا بلا
ئەزانی چۆنە زۆر کەسەیە کە حسابی ئینسان جیاوازی لە بینی ئینسانێک و ئینسانەیە کە خەڵک گوێی لێگرێت دائانیشن ئەڵێن ئەمە معلوماتی لایە ئەمە شتە زانێ لەلامیشێ نازانم شتێکی فلان کەس وایوت فلان شاعیر وایوت فلان کەس ڕێزمان بۆ هەموو کەسێ قەیناچ کەسە و وەرە خۆت شت دانێ وەرە خۆت شت بڵێ جا کاگادی شتێ مهمە اختراعی خۆت بێ اکتشافی خۆت بێ داهێنەرێک بێت بەسیتیش بێ و زۆر ئاسان بێ و خۆت بێڵێ نەک من کاک هادی زەلامە بۆ وتێتی کاک بەرزەنجە ئازانی گوێنەشە و زەلامە قسەی جوانی کرد وتم زەلامەکە جارێ پێم بڵێ ژن بوو یا پیا وتی وەڵڵی نازانم وتم ئەمە جارێ ئەمە نەزانی ئەمە قسەی جوانی کردۆ نەیزانی وتم ێ باشە لە باریش چیەوە قسەی کرد وتی وەڵڵی شتی هین بۆ علمی وتم علمي انواع فيزيائيه كيمياء هي فلسفي هي زانستيه وتي والله لوج نازان بشتي زور جواني وتم لباري سكان شي وادي دير رشته وتي والله لوج نازان وتم تو نازاني شي قصي كدو نازاني بياو بوياج نازاني لباري علمك وبو صلى الله حرجولي انا قزايا كواتتو حرنا كاكا برزان تو بريزي كاكا برزان روحيت کاگادی کاکە ڕێزم بۆ کاک ڕێباز و جەماعەتێ زۆر سوپاس هەموو لایەکەکەم هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک و ئینشەڵڵا کەس بە هەڵە لە کەس تێن مهمترین شتەوەیە کاگادی مهمترین شتەوەیە لە یەکتری تێ بگەین بەتاکی زۆر جوانە ڕۆحی کاک بەرزان کاکە زۆر سوپاس سەرچا قوربان عافیز بێ ڕێباز مەسەلە چی بوو کاکە سەری کوێ برا ئەی ژیا با بچینە خزمەتی وەسا سەربەست و تۆزێ دڵمان فێنکەینەوە بەوتە بە نرخەکانی هەم بە شیعرە ناسکە جوانەکانی وەسا سەربەست ژیان چۆنی کاکە حەمەدیان وەڵایی دوێنێ یەک دنیا دڵ و چاوم کرایەوە کە تۆم بینی بەساقە دڵچاو خۆزە ئینشەڵڵا هەر لە خۆشیابی ڕێزم بۆ کاکە ڕێبازی گوڵ هەیە کە پەیوەندێکی وەربووم بۆ کاکە دەزاکە دیار نییە دەنگی نییە و بۆ هەموو کارمەندانی ڕادیۆی گەڕیان و بۆ ئەو کەسانەش کە جۆمان لێگرن و پێیان خۆشە گوێیان لە دەنگمان بێت ماڵی هەموو لایە ئەوا بێ هەتا ئێوەم هەبن بەرنامەکەم هەر بەدڵی خەڵکە بێ ئینشەڵڵا کاکە حەمەدیان با پارچەیەکی لەسەر ئەم ئینە لەسەر ئەم درۆپ و کاتە ئەڵێ ئێوە دەرمەچن لە قسەی پیا و چاک با لەمە زیاتر کورد نەبێت هیلاک ئەی برای بەڕێز ئەی مایک بەدەست ئاوڕێک بدەرەوە بزانە سوودت هەست گەر سوود نییە دەستم بەدامان کەم بیکولێنەوە زامی هەزاران ئەو پیاوە پیرەوا لە پیرخانە معاشی نییە زۆر باش بزانە بێوەژنێکی بێقووە و بێهێز معاشیان بڕی 5 حیزبی بەڕێز کە ئەی گیان خۆتۆ لەبیرت نەچووە هێلکۆڕۆنەکەی ساڵی 72 وتت ئەمانە حەقمان ئەسێنن نەتزانی ڕیشەی وڵات لە بن دەردێنن ئیتر بەسێکی کوردە نەزانی تاقی تۆ لەسەر بەزمی جیفانی جیفان پڕنابێ ڕاست بڵێم بە تۆ تا مناڵەکان هەکەن باوکەڕۆ بەڵێ وایە جیفان پڕنابێ بەڵێ ئەنجا لێرە و جاریش کەس فەلای وتە بە نرخەکان و دوایی ئەچفەلای چەند پارچە شعرێک فەرمووە ساجیان ئەڵێ هەرگیز نەکەی بێ هیوابیت چونکە تۆ خاوەن خودایەکی زۆر لە هیواکانی تۆ گەورەترە بەڵێ زۆر ڕاستە زۆر جوانە بە عیلمی فەلەک دکتۆرا بێنی بە عیلمی فەلەک دکتۆرا بێنی ڕەوشتت نەبێ فلسێک ناهێنی نەخێری یەک تووری قوڕاوی نایەن ئەگەر ڕەوشتی لەگەڵا نەبێ بەڵێ دڵخۆشیەکان هەموو شتێ نییە بەڵکو ڕازین بە هەموو شتێکە خوددا دەیخاتە قەدەریان یعنی ئەوانەی کە دڵخۆشن مەرج نییە بە هەموو شتێ هێندن بەڵام ڕازین بۆ بەشەکە خوا پەیداوە باڵێ ئەوە مهمترین سەروەتە ڕازی بوون بە بەشی خوا مهمترین سەروەتە لە دنیاە ئەڕێ ئەگەر کەسێک تۆی فرۆشت تۆ مەیفرۆشە بیدە بە خەڵق بە بەلاش باڵە زۆر ڕاستە ئەڵێن کاتێک مرۆڤ ئەمرێت جەستەی سارد ئەبێت کەواتە هەر کەسێک لەگەڵم سارد بوو بە مردووی دانێت باڵە زۆر ڕاستە زۆر تەواوە زمان ڕابێنە لەسەر قسەی حەق
بە ئەدەب نەوەک زمانی ڕقس ئەو پارچە گۆشتەی لە ناو دەمتایە کلیلی دەرگای خێر و بەڵایە بەڵێ تەواوە کلیلی خێر و کلیلی بەڵاش فەندەکانی پیرەمێردی شاعیر بەڵێ زۆر ڕاستە کە کلیلی خێری شە و کلیلی بەڵاشە ڕێزگرتن ئەدەبە نەک بێهێزی داوای لێبوردن ڕەوشتە نەک دەرشۆڕی زۆر جوانە گوێ لێ بکات بەڵێ زۆر جوانە زۆر جوانە کاتە سەختەکان فێرت دەکەن کە تۆ هیچ کەست نییە جگە لە خوددا ڕاستە بەڵێ زۆر جار شکستەکانی مرۆڤ بەهۆی ڕازگۆیی و دڵپاچیەوەیە زۆر بەڵێ زۆر جار ئێمە زەریبەی دڵپاچی و ڕازگۆیی ئەین بەڵێ بەتەنشی ئەنجا کاکە ڕێباز فریامان کەوە بۆ ئەو ئیکۆ و بۆ ئەو وەستا سەربەز کاکە جان ڕێباز دیاری کوێ بۆ جەنابە با بزانین دیارەکەی چییە اینجا ئەچین بۆ ئیکۆکە ژیان ژیان ورە هەستن قەیسی لێنێن ئەی ژیان بەبێ شیر و بەبێ شیر و ڕب و خەنجەر جگەر زەمان و خێنم ورە هەستن بۆ قەیسی کوشنیشەکە لەژێر باری لەژێر باری گرانی خەم شەمان ئەلفی قەدی شەکەم ڕەفیقی بادە نۆشەوانی ڕەفیقی بادە نۆشەوانی بەسەوەی گەرد و دووری بورم من الله لەمە محەمەی گەچ بەڵێ وەستا سەربەست وابزانم کاک محەممەد ئەم پیاوێکی ڕەشکەلی باڵابەرنی ئاوە دەموچاوباریک بوو من دیومە چەندجار بەس تەڵای بەیانیانی کە ئەکرد لە مزگەوتی گەورە زۆربەی جار من دڵم پڕە بوو لە گریان زۆر حەزینە سەڵتێکی زۆر حەزینی هەیە وەستا سەربەز ڕادیۆکە تۆزە کەسکە ئەفیجان ناسای پیاوێکی ڕۆژتانەی باڵابەرز بوو بەیانیان کە تەڵای کرد زۆرجار لە مزگەوتی گەورەوەمانە من زۆر جار دڵم پڕە بوو لە گریان زۆری من بۆ بانگی بەیانیان کە زۆر ئاگام لی بەڵێ وەستا سەربەزە و بانگ و سەڵایی جەژنیش کە لە مزگەوتی گەورە بەڕاستی من مناڵی خۆمم بیرەکەوێتەوە کە لە ژێر عەباقی دایکمەوە چوارشەمان سەردانی حاجی کاگە ئەحمەدمانە کرد دەستوچاوی کاکە ڕێباز خۆش بێ ئەنجا با بچینە لای ئیکۆ و شێعر و شتەکانی خۆمان فەرموو قوربان لە قسمەتە داوەڵای منە و ئەو پارچە مۆزیقای حەسەن زیرەک لێ بایتمە زۆمەشی هیچ لێ ناوێت پارچە مۆزیقای حەسەن زیرەک کامێ ڕێباز ئەمێکێتە لێ ئەڵێ هەر ناوی ئەوم لێ نووسیوە دەستی خۆش بێ من ئەوەندە تۆم خۆشەوێ من ئەوەندە تۆم خۆش ئەوێ ڕەنگە دڵم ببێتە فەڵە هەورێک و بەسەر باڵا تا ببارێ لە جێی باران هێدی هێدی تۆز و شێعر بێتە خوارێ ئەیژیان ئەیژیان لەو ساتەوەی خۆشم ویستووی لەو ساتەوەی خۆشم ویستووی دڵم بۆ تۆ کردوتەوە هێندەی عەشقی ناوی تۆ بووم ناوی خۆشم بیستۆتەوە لەبیرت ناکەم چونکە دڵگیری لە یاد ناکەم هەرچەند لێم دووری گەر وەفات هەبێ بەرامبەر بە من هەر خۆشم ئەوێ تا ڕۆژی مردن ئەیگیان خۆشەویستی وایە بێت تا ڕۆژی مردن بێت لە دڵێکایی پاچی و بێگەردی لێ ئەڕژێ مەی خەرە پەراوێزەوە با خەمی دووریت نەیکوژێ ئەیگیان طبعی پارچە شعریشم لایە زۆرە بۆ دایکە ئینشەڵا بۆ بەرنامەیەکی کە بە یەک جار لە زیاتی وتەی بە نەرخ و هەموو شتێک ئەو پارچە شعرە بەر زۆرە هەر زۆر جوانەوە سا سەربەز ماڵەکە ئاوا بێ دەست و چاوی تۆ خۆش بێ و هیوایکانێکی خۆش بۆمونای سەرسەرم وەسا سەربەز زۆر سپاس بۆ پەیوەندیەکە و بۆ پندەکان و بۆ شعرە نازک و جوانە دەست و چاو خۆش سپاس سەرسەرم لای سوورە بۆ
دایکەجیان چێ بێ ئێمە بلاوێنێتەوە ئای دایکەجیان چێ بێ ئێمە بلاوێنێتەوە الله الله دەست خۆش ڕێبازیان لێوان لێوەکە مەڵێ ئەو مارەی ڕۆژە لە ڕۆژان پێوەی دای نابێتە کۆتری ئاشتی دڵنیا بە بەڵێ زۆر وایە وێنەکانی سلێمانی ئەڵێ هەموو کەس بیر لەوە دەکاتەوە چۆن جیهان بگۆڕێت کەس بیر لەوە ناکاتەوە چۆن خۆی بگۆڕێت زۆر جوانە ئێمە ئەگەر هەر کەسە و لای خۆمانەوە خۆمان بگۆڕایە ئەیسا میلەتێکی عەجایبتر ئەبووین کاگاشم حەسەن ئەڵێ جاران بە دوای ئەوە بووین چۆن خۆشبەختیەکانمان زۆر بکەین ئەیستا گیرۆدەی ئەوەین چۆن ئازارەکانمان کەم بکەینەوە بەڵێ زۆر ڕاستە سلێمانی شاهانەیە ئەڵێت ئێستا ترپەی دڵی شێتم لەگەڵ دڵتا وەک یەک وایە بەڵام ئەوەندە جیاوازین دڵی من عاشق بە تۆیە و دڵی تۆش لێم بی ئاگایە ئەی گیان ئەمە شعری بێنازە کاک لوقمان عەبدوڵڵا ئەڵێ هەموو کەس بیر لەوە کاتەوە چۆن جیهان بگۆڕێ کەس بیر لەوە ناکاتەوە چۆن خۆی بگۆڕێ و کاک ئادەم هاشمیش ئەڵێ خۆزگە مرۆڤ هەستی بە ناشرینی خۆی بکردایە کاتێک هەستی کەسێک برینارەکە کابوو با بچینە خزمەتی یەکێکی تر لە گەوهەرەکانی بەرنامەکەمان یەکێکی تر لە لۆکسە ڕۆشنەکان باوکی شکار باوکی شکار سڵاو کاکە حەمەی گوڵ سڵاو لە جەنابی باوکی شکارجان یاخوا بەخێر بێ دەگوڵاسی چۆنە باشی بلاج دەکەم وەڵا شکرانە بژێری خواین هەر کەسێ سەبر و قەناعەت لە دەست نەیە کەسێکی سەرکەوتووە بەدڵنیاییەوە ئەڵێ کابرای خێزانی تۆرا بوو بەڵێ دا على ئاساس ئەمە لەلای خۆی شیعری بۆ نووسی ئەیوت ئەم دڵە بۆ ئەو دڵە ئەکا قۆڵقۆڵا جوانە ئەگەر ئەو دڵە بۆ ئەم دڵە نەکا قۆڵقۆڵا ئەم دڵە ئەچێتە ژێر ئەو گڵە ئای باوکە گیان ئەوە ئیتر ئەو پەڕی خۆشەویستی بۆ ژنەوە ئەوە ئیتر معلوم وتێتی قانع چێیە ئەم دڵە بۆ ئەو دڵە بۆ قوڵقوڵا ئەم دڵە بۆ ئەو دڵەکە قوڵقوڵا ئەگەر ئەو دڵە بۆ ئەم دڵە نەکا قوڵقوڵا ئەم دڵە ئەچێتە ژێر ئەو گڵە بەخوا باوکم جوانە بەڵێ قوربان قوربانگیان ئیمڕۆ شتێکان پێشکەشەکەم بەناونیشانی قەدەر قەدەر بەڕاستی شتێکی حەقیقەتی شەو دابا دوکێترشی پێشکەشکەم دەیەکمان هەیە لە سنووری دەربەنی خان سلێمانی ناوی مەولودیان زۆرە بەڵێ جا بەندە تایە دەیەکەیان ئەڵێ یەکێ بانگی مناڵێکی کردی ماولو تی بڕا کەراکەی مەولود خەراکەی ماڵ مەولوان دەرکان ڕەحمەتی خوا لێ سابزووە جوانە بەڵێ بەڵام ئەمە شیعرەکە بەناونیشانی قەدەر کە حەقیقەت شتێکی واقعیە و ڕووی داوە منیش کە بیستم تاثیری هەبوو کاریگەری سرم دانا و پێم خۆش بوو دکەم بە شیعر بەڵێ وایە زۆر جوانە ئەگێڕنەوە لە جێیەکی جوان حاجیەکی مرد بە هۆش و ویژدان ئەگێڕنەوە لە جێیەکی جوان حاجیەکی مرد بە هۆش و ویژدان پیاوێکی بەڕێز هەردەم بەرچاوتێر پیاوێکی ڕووخۆش پیاوێ ئەهلی خێر بەمە ڕووماڵات خۆی کردبوو سەرقاڵ ئەژیا بە شادی سەربەرز و خۆشحاڵ شەیە دانیشت بوو لە ناومەڕەکان لەگەڵ شوانەکەی دوو بە دوو ئەدوان کاتێکیان زانی وا بوو بە سەگوەڕ گەدرەژیەکەیشی بەر بۆ زەڕازەڵ کاتێک کوڕانی کردیان تەماشا دییان دزیەکە وا مەڕێک ئەبا باشە بەناباریاندا بە گورجی خێرا بەیدی خۆمان بێت زۆر باشیان کوتا باشە
وهایان لێ کرد کوڕانی بەجەرگ زۆری نەما بوو بچێتە سەرە مەرگ حاجی بانگی کرد ئەویش هەر کوڕمە دنیا تێک ناچێ بەو تاقە مەڕما زۆر بە دڵسۆزی چوو بەلایەوە بە میهرەبانی دڵی دایەوە کوڕی شیرینم توخوا بمبەخشە ئەمانە گەنجن بەرچاویان ڕەشە زۆر بە ڕێزەوە بردێ ماڵەوە بە شێوەی میوان زۆر ڕێزە بوو بردێ ماڵەوە بە شێوەی میوان سفرەی بۆ ڕاخست لە ناو دیوەخان پاشان هەڵی ڕشت گەوهەری زاری واتە دەستی کرد بە ئامۆژگاری وتی ڕۆڵە گیان تۆ گەنج و جوانی ڕۆژێ تیا ئەچی و بەخۆ نازانی ئەمە کەی کارە کەوتویە سەری بۆچی هەوڵ ئەدەی بۆ ڕەنج بێوەری بە گەرمای هاوین بە سەرمای زستان ئێمە هەوڵ ئەدەین خۆم و کوڕەکان ئەڵێ بە بەفر و باران بە گەرما و هەتاو ڕۆژی وایش هەیە بەدێنان و ئاو لەملا بۆ ئەولا و کەژوکێوەکەین بە کولەمەرگی مەڕبەخێوەکەین کاتێ پێ ئەگا ئێوەش ئەی دزن هەتا مەڕ هەرێ قەت نایبەن بزن وتی مام حاجی نازانی حاڵم بێ ئیش و کارم خاوەن مناڵم یەخوا مەڕەکەی من پێشکەشوی بێ بە فیدای جوانی و چاوی ڕەشوی بێ بەڵام تو ئەو خوا ئیتر واز دێنە جگەری باوکو دایک مەسووتێنە زۆر بە ڕێزە گەلێ بە جوانی چوو لەگەڵ میوان دیسان گەڵاوە بۆ ناو مەڕەکان کاتێکی زانی مەڕە جوانەکەی ئەوە هاتەوە بۆ ناو ڕانەکەی لە قەراغی دێ کابرا بەریدا نانی منەتم نەخواردوە هێشتا پێشی ڕۆژ هەڵات هەم دیسانەوە سەگوەڵ پەیا بوو لە ناو ڕانەوە حاجی بە گورجی ڕاپەڕی لە خەو چەکەکەی هێنا و شوان وتی بە ئەو چەک و بۆ چییە خۆ نایتەقێنی مەگەر قیامەت بەکاری بێنی حاجی ئەمەی ریز خێرا دای لە میل فیشەکی ڕانی و ڕۆیشت وەکو فیل تەنها یەک فیشەک دەرچوو لە تفەنگ تێکەڵاو بوو لەگەڵ زڕەی زەنگ کاتێکیان زانی بۆ ڕێیەک هەڵسا دزی مەڕەکان بە گولە پێکرا تومەز دزەکەی سەر لە ئێوارە لە حەڵال خواردن تەواو بێزارە پاش ئەوەی کەوا نمەکی کردن دیسان هاتەوە لە بۆ مەڕبردن حاجی کەرینی وتی ڕۆڵە ڕۆ من چەند جارم کرد ئامۆژگاری تۆ چەندم پێوتی بەسەواز بێنە جگەری دایک و باب مەسووتێنە سێن بەخوا ئەڵەی کوڕە کوژراوە لە باوکە زیاتر جەرگم بڕاوە حاجی دەستی کرد بە بانگ و سەڵا چۆن یەخەی گرتم ئەم شەڕ و بەڵا چی بدەم جواری پەروەردگارم لە قیامەتە زۆر شەرمەزارم کە ڕۆژ بوویەوە و خزمانی هاتن بینیان هەموو غەمگین و ماتن لە سەرە ڕای کزی و باتی و خەمباری لە دەم و چاویان ئاگر ئەباری کێیە ئەم کوڕەی ئێمەی کوشتووە چینا کەسێکە خوێنی ڕشتووە بیدوەزینەوە وەهای لێ ئەکەین خۆشی ئەکوژین ماڵەکەی ئەبەین حاجی مەردانە زوو هات بۆ لایەن مات و خەمبار بوو وەستا لەلایەن بەسەرهاتەکەی بۆ گێڕانەوە بەدەم ئازار و ئێش و ژانەوە یەخەی و کەس مەگرن تەنیا هەر منم ئەمڕۆ یاسبەی هەردێ مردنم ئەگەر ئەم کوژن ئەوە ئامادەم چونکە قاتڵی ئەو نەجیب زادەم گەر نایشم کوژن هەرچیتان ئەوێ بۆتان ئەهێنم بێ لێرە و لەوێ ئیتر دەسەڵات لە لای ئێوەیە بڵێ بەسەرهات ئابەم شێوەیە کە ئەمەیان بیست هەموو بوون بێدەنگ دەبیریان نەما نەڕق و نەجەنگ لە پاشان ئەمجا باوکی کوڕ بێدەنگی شکان بە ئەدەبەوە وتی حاجی گیان ئەوە بۆم دەرکەوت تۆ تاوانبار نیت وەک بێلەکە و جوانی وەک پارچەی سپیت بەڵام ئەوەی کە ئێستا وەتەوە ئەندێشە بۆ لە لای ئێمەدا بووە بە کێشە ئێستا ئەم کوڕە بێسود ڕەنجە خاوەن دوو مناڵ و ژنێکی گەنجە سا ئەگەر ئێوە پێم ئەکەن بڕوا تەنها یەک دینار شک نابن بەخوا سا تۆش بە مەردی و ڕەوشتی جوانن بیدەی بە یەکێ لە کوڕەکانی مناڵەکانی بنبەنەوەی تۆ با ئەم کێشە زوو لێرە ببڕێتۆ حاجی جاوتی 100 جار بەسەر چاو لە خزمەتتانم پیاوی کوڕی پیاو جوانە
زۆر جوانە بەخۆشی ئێوە و بیسەرایزەکان بەو هیوایی کە ئاوە کێشەکان ببڕێنەوە و بەو هیوایی کەسی عاقڵ چارەسەری کێشەکان کە نەک هەمیشە بانزیری پیا بکەن و ئازان ئاوی پیاکە نە ئیشەڵا نە ئیشەڵا بەو هیوایی کێشەی هیچ کەسێ نەمێنێ و هیچ کەسێ بێ کێشە هیچ کەسێک کێشەی نەبێ ئیشەڵا هەر کێشەی بوو لە کورتیا حەلیکەی ئینشاءالله هەڵوادێ و یەخۆ دەستی خۆش بێ و سپاس بۆ ئەم دەرفەتەی کە بۆتان بەخسانی خێری تۆش بنووسێ بۆ ئەو گەوهەرانی کە پێشکەشە کردی ئەی ژیان شكيا تو محبوبي قسم بخالقونا عجيا تو جولكي سند دوم الثورة شكيا تو محبوبي قسم بخالقونا شكيا تو جولكي سند دوم الثورة سصال للاوداني شم بخواتنا بمللات سصال للاوداني شم والاتنا بمللات غفور خير شیرینم خوێناو دێ لە برینێم غەفوار و خوێن شیرینم خوێناو دێ لە برینێم یارەبی بەخێر بێتەوە یاری ڕەزا شیرینێم پێشتا لە سارە لانەکە و کوشتەی چاوی ئاوینم پێشتا لە سارە لانەکە کوشتەی چاوی نەشمینە با بڕۆین بۆ گردە نازێ کاگاری کەمال لەڵێ سڵاو لە وەستا سەربەست خاڵە محەممەد چۆنی باشی چاکی چۆنی کۆرە یاخوا بەخێر بێ خاڵە حەمەدیان چۆنی ئەحواڵەکە و کەیفەکە و ئەو ساوت پێیانێکە بە قوربانم خاڵە محەممەد و کەیف و ئەحواڵەکە و چۆنە سیحەتە چۆنە تنێن و منێن خاڵە محەممەدیان قسەکانمانە بەدڵە ئەرە وەڵڵاهی زۆر زۆر خۆفیەکەمە نەچی کورە کاکە ژیان من ئەڵێم گوێ بە ماڵی دنیا مەیەن بیر لە سبەینێ مەکەنەوە تنێن و منێن گولی بارگی گولی بارگی گیان خاڵە حەمە گیان ئەگیاندار جارێم بەڵێ لە حەوساڵەکە ئێمە نەمردین حەوساڵە گرانیەکە حەوساڵە گرانی لەبیری ماوە کۆرە ئای چۆن ڕەحمەتی لێبێ دەنک گەنممان کۆ کردەوە لە دوای دەڕاستەکەەوە ئەزاری چی بەکرد من بەخوا من دەخوا بەدایە چەند سەر خێزانی هەر هاوی نێڕۆیشم لە کەلار سەرێ گەنمە کڕێم هێناوە لە ماڵە دامەنا بەخوا سەر باچەیە کرد و بڕۆ بەخێراتی تەواو وەڵی لەخوا بەجیایەوە پاشە ڕابواردووە کورە خاڵە محەممەد ئێمە ئەو گرانیە گەورەیەمان تێپەڕان ئێمە ئەو هەموو حەربی عێراق منە گوڕی بارگیرمان بەکارگەیان هەروایانە ڕۆیشی واریان ئەم ئامەی سەرچوو گەنمەکە بەکڕێم هێناوە لە ماڵە دامەنا تەواو خاڵە محەممەد گیان ئەیتر خۆم و خۆش لەو عەبابەی لێ و هینەوە ئا لەوێەوە هەڕەشە لە مامۆستا عومەرەکەین وەی ترسێنین ولا ما وسعمت داماء بابا والله داماء وي بايك لك ولا باشا تخوى شاحبة جيان ويقول بالي او خواتم وخواتم لنا سنة يا اخوة ورزق الواد يا ولي يا اخوة خال احمد الجيان خورا خالة حمي قردنا الراعي سلام هم بكاك الجيان كان مدخل رفيق كاكا جزاجان ايه كاكا جزاي ساس حوالي فرصة سلامي ياكم مالك ابي ما موسى عمر الله ببيكيسي لسريكتانا وسم ولا ما بجاني يا ما بابا بقرآن الاخوة وزعوا سنين وصدى بابا وشاري نكري إذا ما موسى عمر شار مالك هاي كاحبتاو والله باكم خاڵە محەممەد من بۆیە لە پشتی تووەم لەبەرەوەی ئەزانم مامۆستا عومەر ناتوانێت چارەکە كورونا والله بابا من تيجي بتيجي أرمكرو بتيجي بأربيجي بخواب الأرغام كما بنصير حصالة
ئەماکیلا ناو سوبا بەخوا سوبا ئاگە باوکم ڕۆبەتیەنتی ئاگر کردوەوە خۆ گەرم ئەوە کردوەوە وەڵڵی وەبیلای ئاین هەیە فاس هەیە وەکو عەبدیجی وایە بدانە سێ خانی کودیەکە ساینەکەمان دەرن تەرەکەکەمان دەرێنا و کێچەکەمان دەرەناوە خرە سۆباکەمانەوە ئای باوکە ئەوە ئیشوان و تا بابەسا عومەر چاربارەکە وەڵا جوانە ڕۆینەوە مامەسا جیان مامەسا مامەسا حەمەتاوە بەڵێ قوربان وەڵڵی خاڵە گیا من لە 15 ساڵی بە تای تام 6 ساڵە تۆ ساحەت باکردە ئەگینان لەناو کۆب و تارە بوو خواگایێتی وەڵا باوکم بەسکاری حکومەت نەبووم لەخوا بە جاشەکی با نەکردووە لەخوا بەزیابێ عەموو محەممەد فیمان لا یابە بۆخوا بەبێ حیمایاگەڕێم ترسم دیە و یان وەکو پاشای ڕاوە بە کودراجەکەیش باکرێتی وە خۆبان و ئێسای مەریکین مەریک یابە ئەڵڵا ویاک ئەڵڵا ویاک ئەڵڵا ویاک فیمان لا باوکە ڕۆمان مۆساحمەد خەریکە ئەماناڵێنێ لە چیەوە با بە کابرا لە بەتیەنتی خۆم گەرم کردوێتەوە باوکە من ڕۆ کاک هاشم حەسەن پارچە شعرێکی شێرکۆبێ کەسی بۆ نردوین زۆر جوانە کاک شێرکۆبێ کەس ئەڵێت کە لوتکەی شاخێک سلام علیکم ئەی عەلەیکە سەلام و ڕەحمەت وڵڵا چی بوو دەورمان گیرە ئاگایەک لەو تڵفەنێ بۆ ماسە بەشی ئەو تڵفەنەیەوە چییە برا ئەو تڵفەی دراوسە کە سوو بە نەقلەکە بۆ دیۆ خۆ بێخوا باوکم بە شەرەفە بێ لەو عەبابەی لێوە عیلاج بکەین بەخوا خاڵە حەمەد حەقی ناگرم مەعاشی وەرگە تۆ دڵی خۆشە وەڵا برا ئاگا لێ خۆ ئەڵێکی ئەڵێ کاکە من هین بەتیەنتی خۆم گەرم کردووەتەوە مامۆسا عومەری داما و چێ تا لە حەقی من بێ وەڵا حاڵق نیم میلەتی گوش زۆر جوانە بێ بخوا لێ کردووە بەخوا نەتان پێڵم ئەڵەم هێڵی سوور مەبەزێنن بەخوا هێڵی سوور بەزێنن زەرەرەکەن کاکە جان ئەی تۆ ئاگا لێ من فەریکە گوێزی تەوێڵە و بیارم بۆ هاتووە و کەلانم بۆ هاتووە و هەنارم بۆ هاتووە و بەخوا باقل کابرای هەورامیە بۆ لای جەناب و ئێمە فت کاکە گیان من هەتاوەکو جەماعەتم هەبێ ئەوەی کە بەیانیان ماسوو نانەگەرمەکەی بۆ هێنایتە بەر دەرگا و لە دەرگای یاوی مامۆستا عومەر ئەوە خۆ من بیکەرەوە بەخوا ئەڵەم هێڵی سوور مەبەزێنن زەرەرەکەن کاکە گیان چیتان کرد بەچی لەگەڵ ڕێکخراوەکەیە والله کاکە گیان دەستخۆشکەری بۆ جەناب و کاکە ڕێباز یەکە بێکە گوێگران سپاس بەخوای گەورە لە یەکینەوە گواستومانەتەوە چوونەتە ناو کۆمپانیای نەوزات بە سپاسەوە کاک حادی هونەر عومەر سوچی سێ سوقەی هەدیە کردو بە ڕێکخراوەکەمان و دوو ڕۆژەکەی ڕێخستی کەلوپەری تر لە ڕۆ بە دواوە داوامان داوامێکی ئاساییە بەرامبەر کۆمپانیای یورۆین هەر ڕاستە جادەکەی دوو سای دێتە ناو کۆمپانیای نەوزات هەر هاتێتە ناو بەدەستی ڕاستاییتە بەدەم ڕێکخراوەکەی ئێمە هەرچی ئەگەر بڵین لە ناو بازاڕ بویستی بە پاسێش بێ پاسی کانیبا ئەگەر سوا بێتە بەدەم ڕێکخراوەکەمان بە پاسی کانیبا ئەتوانێت بێتە بەردەمی ڕێکخراوەکە یەتە بەدەم دیگە ڕێکخراوەکەمان زۆر باشە لەکەیەوە لەوێن و ئیش کەوتونەتە ئیش وڵایەتەوە لە ئەمڕۆ داوامان ئاسایی دەستی پێ کردوتەوە و هەزی بیوانێ ئەفەرمێ پێڵاوەخێنێ سەر چاومان و ڕێز و حورمەتمانی بۆ کەسانی کە سەردانمانەکەن و سەردانیشمان ناکەن کەوا مامۆستا عومەر یعنی لە سبەی نێوەر کەسێ بیوە بێ بۆلاتان ئێوە لەوێن تار و چالاکیمان دەست پێ کردوتەوە بەڵێ لە ئەمڕۆ کەوتی لەسەر ئیشی خۆمان و بەڵام تۆزێ نەقسی ئەساسی ئیداریمان هەیەوە خەریکی لە ڕێگەی ئەم لەولاوە هەوە بین بووی لە ڕێگەی کۆمەڵە خێرخواز و شمان دەستکەوێ لەبەری بەخوا لە ئەساسی ئیداریا زۆر سەفری هیچ شتێکمان نەبوو چونکەمە ئەوەش کە هەمان بۆ لەوێ ئیشمان لەسەر کردووە شتی کۆنەی خەڵک وە دەستی دووە هاوکاریان کردین بە سپاسە یاویانینێ ئێمەش ئینشەڵا داوا لە خێرخوازانەکەین بەگەرم و گوڕیەوە دەستگیرۆیتان بکەن نەک هی ڕێکخراوەکە هی ئەو ئەندامانی کە لا هی ئەو نابینایانی کە ئەندامن لە لاتانەوە پێویستیان بە خۆراکە یا بە پارەیە یا بە جلوبەرگە بە هەر جۆرە لە جۆرەکان بێ داوا لە خێرخوازانەکەین لە ڕێم بەرنامەیەوە هاوکاریکی گەرم و گوڕتان بکەن کە ئێوە بەڕاستی کەسانێکی زۆر پاک و زۆر شایستەی ئەو هاوکاریان ئەو یعنی ئەو دەستە ئەمینەن کە خەڵک سیقەتان پێ بکە والله سپاسەکەمەوە بۆیە تاخیری شوەرگەتەوە دەگیران یازمان بوو لە دەوری 20 مانگە بگوێزینەوە بەڵام کەسایەتێکی خێرخوازی شاری سلێمانی بە سپاسێکی زۆر زۆرەوە هات بۆ لامان بۆ 250 کەسمان هەیەکی $100 بە هەدیەیە خۆی گەورە سەرفرازی کا سەرکەوتوی کا خۆی هاتە ناو مۆزوعەکەی بینی هاوکارەکانی گیان دەستی خەڵک زۆر زۆر لە ئێمە خۆشحاڵتر و کە خۆی خەڵکەکەی بینی نمونەیان زیاد بێ ئینشەڵا خێرخوازان بەردەوام بۆ بە گەرمی هاوکاری ئێوە زۆر زۆر زەرورە بەڕاستی چکە من لە نزیکەوە ئاگام لێیە نابینایەکی زۆر پێویستی بە خۆراک و خواردەمەنی و
جلوبەرگ و ناو ماڵ و یعنی هیوادارم خێرخوازان بە گەرمی هاوکاریتان بکەن ئێمەش هەموو ئامادەیەکمان تایە وەکو دەستگای میدیایی گەڕیان هەموو ئامادەیەکمان تایە کە بە ڕێکخراوەکەی مامۆستا عومەرتان بناسیێنین هەر خێرخوازێک کە ئێوێ دەستگیرۆیی مامۆستا عومەر و ڕێکخراوەکەی بکە ئێمە بە هەموو جۆرەی ئامادەیمان تایە کە بە ڕێکخراوەکە و مامۆستا عومەرتان بناسیێنین وڵی هیوادارین ئێمە سپاسی بەڕێستانەکەن کە زۆر هاوکارمان هیوادارین ئەو کەسە خێرخوازانی کانەوێ دەستی خۆراک و دەستی هاوکاری و هەر پێداویستێکی بگەنە دەست خاڵ پێداویستی تایبەت خۆی چێتە ناو مۆزاکۆ نەیاتە دەستی نادیارکە نەزانێ بۆ کوێ بەرێ بێ بۆ نمونە داوا لە ڕێکخراوەکەی من کات 10 کەسێ 15 کەسی هاوکاری کاڕووی کۆکەمەوە هەتا کەسەکەی بۆ نێنم شتەکە تەوزیان نەکات چی لە من ئەیگەێنم قوربان زۆر جوانە ئێمەش هەموو جۆرە هاوکاریەکی ئاوا بە ئاشکرا و بەڕوونی یعنی ئەتوانین لە ڕێی تەلەڤیزۆنە ناوخۆیەکەمانەوە بە وێنە بێ بە ڤیددیۆ بێ ئەو خێرخوازە خۆی چۆنی ئەوێ ئاوا بۆی بڵاویەکەینەوە کە ئەوانی کە وەریان گرتووە بە ڤیددیۆش ئێمە ئامادەین هاوکاریان بکەین ئێمە لە خزمەتین بەڵام ئینزاری بەرنامەکەتان خۆشتان و ڕادیۆکەشانەکەم لە ئێستا بەدواوە هێڵی سوور مەبەزێنن هەندێک تەداخلاتەیە بۆ سەر ئێمە مەیکەن دووسی هەفتەیە بێ مەجای لە گواستەوە نادا پەیوەندیمان نەبووە مەجای ئەوە نام گولی ماین و نازام چی کە بە علامە بۆ ئێمە چۆن مامۆستا عومەر مەجای ئەوە نانی گولی ماین و ماینەکەمان بێنە بیهێن بە علامەت بۆ ئێمە قبول ناکەین والله برا کابرا هەم TNT هەیە هەم ئەوی تفەنگی فاستیشم هەیە لەبەرەوە بەخوا برا من تەداخلی ئەو شتانە ناکەم بەخوا لەو خەتی کەلار و گەربیانە ئیشی کردێ بە قورئان برا زۆر مشکلەیە کاکەوانە نە جادۆبانە ناسن نەخۆشیان زۆر مشکلەیە وەرە بابە ئەو بە تفەنگێکەوە تونێلەکەی دەربەنی خانی گرتووە تۆ بەتەمای مامۆستا عومەر بمانەی بە شەڕ ڕەگەڵ ئەوە من و کاک جەزای داما و چوار فەریقە جوۆزمان لەبەردەمایە وڵی من خۆن بەدزێ ئەو تڵفاکاتە لەو تڵفە داماوە بێ کاکە ڕێباز کاکە ڕێباز ئەو تڵفە داماوە بەڵێ ئەو تڵفەدا کاکە ژیان خوا حەفیزە بێت کاکە کۆمنتێکی زۆرە تۆ کاکە ڕێباز بچینە لای کۆمنتانە لێوان لێوەکەمەڵێ جامی لێو فرۆ دێنێ بۆ سەر لێو تۆ نازانی چەند تەنها و چەند پەشێوم باشە کاکە ئادەم هاشم ئەڵێ کوێ دەڵێت فیرعەون مردووە من خەریکم بە چاوی خۆم ئەو هەموو فیرعەونە دەبینم کە بە بەندەکانیان هەرەمی گەورە دروست دەکەن دکتۆر عەلی شەریعەتی کاکە ڕەنسۆفی ئەڵێ سڵاو ڕێزم بۆ دایە گوڵ و بۆ ئێوە هەموو بە ڕێزن کاک لوقمان عەبدوڵڵا ئەڵێ هەندێک کەس دەرگادا ئەخەن و پەردە دادەنەوە تاوەکو کەس نەیان بینێت و سەرپێچی خوا بکەن کەچی خوش لە بن دەرگاکەوە ئۆکسجینیان بۆ ئەنێرێ تاکو بژین ئەمە قسەی دکتۆر عوسمان محەممەد غەریبە وەسا سەربەسی خۆشمانەڵێ هەمیشە دڵت لە ڕوخسارت جوانتر بێت چونکە تاکەشتە کە جوانە دەکا لای خوا کاگاشم حەسەنەڵێ یەک دڵی جوان لە 1000 ڕوخسار باشترە بۆیە هەمیشە کەسانێک هەڵبژێرە لە ژیاندا کە دڵیان جوانترە لە ڕوخسار سلێمانی شاری شاهانە ئەڵێ ئەژدەهای زولفی لە دەوری گەنجی حوسنی حاریسە حەڵقە چین بەچین سەرتا بە خواری گرتووە زۆر جوانە ئافرم بۆ ئەو شعرە جوانی نالی بۆتان ناردوین لۆزیاخانیش زۆر سپاس وێنەکانی سلێمانی ئەڵێ چ خاشێکم بەسەرما مامەوە تاک بەلێو ئاه و بەچاو ئەشک و بەسەر خاک باشە بەچاو ئەشک و بەسەر خاک بە دوو یاوێڵم و
ئەشکم دەپرسێ لە هەر دار و دیارێ ئەینە سەلماک جگەر دەبڕێ دڵ ئەڕفێنێت و دەڕوا چ بێ مروەت چ بێ پەروا چ بێ باک ئەی ئافەر مەحوی دڵ لەبەر دەردی فیراقی یارە مەیلی مەی دەکا گوێی لە دەنگی ساز و عود و بەزمی نای و نەی دەکا ئەمە شیعری سافی هیرانیە ئەوەی باوەڕی بەخۆی هەبێ پێویستی بەوە نییە ئێمە بە شان و باڵیا هەڵبین ئەوەی بیەوێ بە شان و باڵیا هەڵبین دیارە گومانی لە دەسەڵات و توانایی خۆی هەیە ئەمە باراک ئۆباما جوانە سلێمانی شاهانەیەڵێ نانی هەژاری زۆر شیرینە لام عەبدی پارە نیم وەک پیاوی نەفام دینارێک بەڕەنج بێتە گیرفانم خۆم لە جێی شاه و سوڵتانە زانم پیرەمێردەکەم هەشتا ساڵ لەمەوە پێشەوەی وتووە کەوا بوو کاکە کورد و عەلیش دەڵێ شەرتە ئەبێ واد لە بیر بکەم بە خەیاڵی ژیادت نەکەم هەتا ئەو ڕۆژەی کە ئەمرم نەفرەت لە خۆت و وەفات کەم بەخوا کاکە کوردۆ زۆر تومنی کاک هاشم حەسەن ئەڵێ ئەچینە لای خوشکی بەڕێز و خۆشەویستمان خات و نازەخان نازەخان سڵای خوا لێ بێ کاکە هادی بەڕێز و سڵای خوا لە کاکە ڕێبازی عەزیز و لە کاکە جەزا و سەرجەم کارمەندە گوڵەکان و هەموو ئەو بیسەرە گوڵانەی کە پەیوەندی ئەکەن و کە گوێگری ئەم ڕادیۆ جوانن برای بەڕێزی کاکە هادیجان خۆشحاڵم کە خوای گەورە تەمەنی پێبەخشیمەوە لەگەڵ ئێوەیە گفتوگۆم کردەوە باشە لەخوا بەزیا بێتی و پەڕانتەوە وەڵایی کاکە هادیجان باشم سپاس بۆ خوا بەڵان ینی کاریگەری ئەوە هیچ نییە بەڵام سپاس بۆخوا باشن لەخوا بەزیا بێ ئێمە هەمیشە دوعا و نزامان بۆ کردووی نازەخان چکەتەوە کەسێکی ئازیز و خۆشەویست و ڕۆحی و دڵی ئێمەی زۆر سپاسانەکەم یەخوا هەمیشە تەمەند درێژ بن وەڵایی کاکە هادی هەڵەیەکشم کرد بە کاک ڕێبازم کرد بە کاک ڕێبوار ئیتر بە بۆنەی ئەو کۆرۆنایەوە خۆت دەزانی بەڕاستی قورسە جاجار شتیشمانێک تێگە چییە کۆرە کوێشەمان نییە کاکە ئیتۆ ئاگا لێ ئێمە لە هەورامانەوە فەریکە گوێز و کەلانەوە هەنار و ئەوانەمان بۆ هاتووە وەڵای ئاگەم لە مۆزوعانە نییە بەداخەوە لە پەیوەندەکەی کاکە وەسا چییە؟ وەسا سەربە بەڵە لە پەیوەندەکەی و ئاگەمنی لەبەرەوەی خەتەکەمان تۆزێک خاوات زۆر ئاگەم لە پەیوەندەکان نەبوو زۆر داوای لێبردنەکەم بەڕاستی لە ڕادیۆکەش وەری ناگرێت زۆر بەباشی وەڵا نازەخان لە ڕاستیە تۆ شتێکە بیرخستمەوە بە حکمی ئەو خەتێک کە باسی کرد خێرە بنووسێ لە ڕاستیە ئێمە ژوق ڕادوێ خەتەکەمان زۆر جار خاو ئەبێتەوە جاری وایە بێتەوەی پچڕانی پەیوەندی جاری وایە بێتەوەی پچڕانی ئەو کۆمنتانی کێ لەبەرەوە هەتا پێرێش باش بوو نازەخان بینی خستمە خێری بنووسێ پێرێش کە بەرنامەمان نەبوو هەر ڕادیۆکەشمان نەبوو لەبەرەوەی کارەبای ڕئیسی مۆلیدە هیچیانمان نەبوو بە هیچ جۆرە هیچ کارەبایەکمان نەبوو یعنی ئەو شتانەیەتە ڕێمان بەڕاستی گوناحی ئێمە نییە هەر کەسێک گلەیمان لێکە گلەی یەخینە سەر چاومان بەڵام بۆ معلوماتی جەنابتان ئێمەش بە بۆنەی ئەو خەتخاوی کە نازەخان باسی کرد جاری وایە هەم پەیوەندی ئەبچڕێ جاری وایە هەم کۆمنتی شەفەوتێنێ بەڵێ نازەخان نانا سەرکەوتوو بن وەڵای منیش بۆ خۆم زۆر کات یعنی لە لایڤەکە و گوێگرم بۆ حکمی ئەوەی ڕادیۆکە زۆر پەخشەکەی باش نییە ئەبێ یعنی ماشەڵڵا کاکە هادی زۆر بە مەکر و نازەوە وەریەگرێ ئەبێ نازام ئالیارەکەی چۆنەکەی بە حکمی ئەوەی خۆت ئەزانی جاری وایە کە ڕادیۆیەکان تووشی ئەمە بن کە چۆنەڵی شەحنەکانیان دابەزێ ئێمەش ئاگاداری بەرنامەکان نابین ئەگەر بێت و لە ڕادیۆکەوە پەخش بکرێ ڕادیۆ گەڕیان یعنی هەمومان ئەتوانین گوێبیستی ڕادیۆکە بین ئەتوانین بە باشی بەڵام جاروای خەتەکەمان ئێمە وەڵی چوار کەلیمەی تێناگەم ئەو کاتە بێزارە بی ناچەرە بێ لای بی لەسەر لایڤەکە یاخوا سەرکەوتوو بن و هەمیشە تەمەند درێژم بۆ هاوڕێیانی دەرەوەی وڵات و ناوی کوردستان زۆر کات ئەمانیش ئەتوانن گوێبیست بن تەمەند درێژ بن هەمیشە بەرنامەی جوانمان پێشکەشکەن ئینشاءالله بەرنامەکانتان هەمیشە بەرەو پێشکەوتن ئەڕوە هاوڕێ گوڵەکانمان ئیشەڵا دەرەکەونەوە دادا ئاشتیە زۆربەی زۆری ئەم هاوڕێ گوڵانەمان کە زوو پەیوەندیان نەکرد هیوادارم ئەمانیش دەنگیان هەبێ بابەتی جوانمان بۆ بخوێنەوە ئینشاءالله کاکە هادی بەڕێز نازەخان تۆ خوشکی بەڕێز و خۆشەویستی ئێمەی زۆر سپاس بۆ پەیوەندیەکە و خۆشحاڵ بزارێکی ترمان لە دەنگم کاکە هادی منیش ڕێزم بۆ هەموو ئەو هاوڕێ گوڵانی کە گوێبیستی ئێمە بن و هەموو دایکە بەڕێزەکان بۆ کاکە ڕێبازی بەڕێز کە ئەرکی کێشە زۆر سپاستان نەکەم
برای بەڕێزن هەمیشە ئازیز و خۆشەویستن خواتان لەگەڵ خواحافیز بێ ئەزیزان و خۆشەویستانم هەتا ئەڵلقەی ئایندە کە دووس بێ بەخوای گەورەتان ئەسپێرین خواحافیزان بێ